فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە لەلایەن ڕێکخراوی ڕایاڵەوە ئەنجام دەدرێ و هیوادارم کە ئەم چالاکیە لە ساڵانی ئایندە فراوان و فراوانتر بێ. خوشکان برایان، ئێمە لە کوردستاندا یەک کەلتوری کوردستانیمان هەیە، بەڵام ئەم کەلتورە کوردستانیە لە هەر ناوچە جۆراوجۆرەکاندا لە هەر ناوچەیەکدا تایبەتمەندی خۆی هەیە. ئەو تایبەتمەندیانە هەر هەمووی کۆ دەکرێتەوە کە یەک کەلتوری کوردستانی دێنێتە کایەوە بۆمان دروست دەکات و ئەو کەلتورە کوردستانیە ناسنامەی کوردستانی بوونمانە. بۆیە زۆر گرنگە کە ئاماژە بە یەکبوونی ئەم کەلتورە بدەین و لە هەمان کاتدا ئاماژە بە تایبەتمەندی شوێنە جۆراوجۆرەکان بکەین کە هەر هەمویان پێکەوە ئەو کەلتورە کوردستانیە پێکدێنن. سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بایەخدان بە بوژانەوەی ڕۆشنبیری و کەلتوری هەر ئەوە نییە کە تەنها ئەو چالاکیانە لە ناوەندی شارە گەورەکان بکرێ. ئەوە خۆشبەختانە لەم نزیکانەدا فستیڤاڵی مەقامی کوردستان و سەرانسەری عێراق لە شاری کفری دەکرێت و هەروەها میهرەجانی فستیڤاڵی نێودەوڵەتی فۆلکلۆری گەلان هەروەکو چۆن پاری ساڵپار لە کەلار کرا دیسان ئیمساڵ لە کەلار دەست پێ دەکاتەوە. فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە دەربەندیخان دەکرێت. فستیڤاڵی کورتە چیرۆک لە هەڵەبجە دەکرێت. ئەوە ئەم فستیڤاڵە ئەمڕۆی کە دەیبینین لێرە لە دەروازەی ڕاپەڕین لە دەروازەی ئەدەب و هونەر دەکرێت. کە دەڵێن دەروازەی ئەدەب و هونەر، ئەم دەروازەیە حاڵەتێکی نوێ نییە. مێژووی ئەدەب و هونەر و کەلتور و بایەخدان بەداهێنان لەم دەروازەیەدا لە ڕانیەدا لە بتوێندا لە قەڵاتجێدا مێژوویەکی کۆنی هەیە. لە ساڵی پەنجاکانەوە لەم ناوچەیە تیپی هەڵپەرچەی کچان هەبووە. کەلتور و شارستانیەتی ئەم ناوچەیە لە کەلتور و شارستانیەتی هیچ شوێنێکی دیکەی کوردستان کەمتر نییە، بەڵکو لەگەڵ ئامێتەبوون لەگەڵ کەلتوری ئەوان ئەو کەلتورە کوردستانیەمان بۆ پێک دێنێ. هیوادارین بە بەردەوامی ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بدرێ و بە بەردەوامی حکوومەتی هەرێمی کوردستان پەنا و پاڵپشتان دەبێ بۆ ئەم جۆرە چالاکیانە شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاوە مەحموود وەزیری ڕۆشنبیری. ئامادەبوانی خۆشەویست، ئێستا کاتی ناساندنی ئەو گروپانەیە کە بەشداریان کردووە لەم فستیڤاڵە کەلتوریە جیاوازەکان کە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە و هەمیشە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین. لە ڕۆژی یەکەمی فستیڤاڵدا کە ئێستا ئەو گروپانەی ئامادەن: سەنتەری هاوبەشی لوور، تیپی هونەری میلی سریانی، گروپی یانە و سیا و چەمانەی هەورامان، تیپی میلی عەرەبی حەویجە، تیپی هونەری میلی نەتەوەی سلەیمانی. لە ڕۆژی دووەمی فستیڤاڵدا کە لە هەمان کات و سەردا دەست پێ دەکات، ئەم 5 گروپە بەشدارن: تیپی میلی تورکمان، تیپی میلی ئێزیدیان، تیپی قەڵای هەولێر، تیپا نهێلیا هونەری ژدەڤەرە ئامێدی، تیپی هونەری شمشارەی ڕانیا. با بە چەپڵەیەک پێشوازیان لێ بکەین. بەڕێزان، ئێستا بفەرمون لەگەڵ وتەی بەڕێز قایم خامی قەزای ڕانیە با بفەرمێت. برای بەڕێزم کاک دکتۆر کاوە نوێنەری تایبەتی بەڕێز دکتۆر بەرام ئەحمەد ساڵح سەرۆکی ئەنجومەنی وەزیران، برای بەڕێزم کاک حاکم سەمەد، میوانە بەڕێزەکان، ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی خۆم و سەرجەم فەرمانگە حکومیەکانی سنووری قەزای ڕانیەوە زۆر بە گەرمی بەخێرهاتنتان دەکەین بۆ شاری ڕانی دەروازەی ڕاپەڕین و ڕێز لە هاتن و ماندووبوونتان دەگرین. هیواداری نۆک هەمیشە لە کار و چالاکی فستیڤاڵەکانی ئەم شارەدا سەرجەم میوانانی و ئێوەی خۆشەویست ئامادەبوونتان زۆر بێت. بەڕێزان، حکوومەتی هەرێمی کوردستان
هەمیشە پاڵپشت و پشتیوانی لەو گروپ ڕێکخراوانە کردووە کە هەستاوە بە ئەنجامدانی فیستیڤاڵ و چالاکی جۆرا و جۆر و ئەمەی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە. بۆیە کاتێک سنتەری ڕایال کە سنتەرێکە بۆ ئاڵوگۆڕی کەلتوری و چالاکی ڕۆشنبیری دروست بووە و توانیوێتی شاری ڕانیە بکاتە دەستە خوشکی شاری دۆڵزوی ئەمریکا و داوای پشتیوانی و هاوکاریان کرد بۆ ئەنجامدانی فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان لە شاری ڕانیا. خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی فیستیڤاڵەکەی گرتە ئەستۆ و لە هەموو ڕێکەوە پشتیوانی لەو سنتەرە کرد. هیوادارین ئەو فیستیڤاڵە بتوانێت بێتە دەواازەیەکی گرنگ بۆ نزیککردنەوەی کەلتورە جیاوازەکان و ئاشنایەتی و دۆستایەتی لە نێوانماندا دروست بکات. میوانیانی ئازیزم، فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە هەردوو وڵاتی دراوسێمان وڵاتانی ئێران و تووشیا بۆردومانی ناوچە سنووریەکانمان دەکەن و خەڵکی سڤیلمان شەهید دەکەن و بریندارمان دەکەن و لانە و خانەمان لێ تێک دەدەن. ئەمەش خزمەت بە کێشەکەیان بە دڵنیاییەوە ناگەێنێت. بۆیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەم فیستیڤاڵەوە بەڵگەیەکی حاشا هەڵگرگری تر بخینە بەردەستی خەڵکی کوردستان کە دەمانەوێت بە ئاڵوگۆڵی کەلتور ئاشتی و ئاسایش بگەڕینەوە بەرقەرار بێ لە سنوورەکەماندا. شاری ڕانیا دەواازەی ڕاپەڕینە، وەک چۆن دەواازەی ڕزگاری بوو بۆ خۆی، پاشان بۆ دەڤەری ڕاپەڕین و پاشان هەموو کوردستان کە ئەمەش هەوێنی ڕزگارکردنی عێراق بوو. بۆیە لە کۆتاییدا دووبارە دەستخۆشیمان بۆ ئەنجامدەرانی ئەم فیستیڤاڵە و سنتەری ڕایال بە تایبەتی و گەنجە خۆشەویستەکانی قەزاکەم بە تایبەتی یاخوا پیرۆسان بێن بۆ سفاڵە و دووبارە بەخێر بێن سەر و سەرچاوان. سپاس بۆ کاک بەرهەم قایمقامی قەزای ڕانیە. ئامادەبوانی بەڕێز داواکارین بێدەنجی بپارێزن بۆ ئەوەی یەکەم بەرهەمی فیستیڤاڵەکەمان دەست پێ بکەین بە نمایشێکی هونەری تیپی مۆسیقای هونەری شمشاری ڕانیە کە ئێستا دەفەرمون بۆ سەر شانۆ. تیپێکی هونەری فۆلکلۆری شاری ڕانیەیە گرنگی دەدات بە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی و کارکردن لە بواری هونەر لە زۆربەی کایەکاندا. ئەم تیپە لە 15/8/2011 لەلایەن کۆمەڵێک هونەرمەندی شاری ڕانیە دامەزراوە بەو ئاراستەیەی کە لە کۆکردنەوە و گرنگی پێدانی هونەری ناوچەکە ڕۆڵ بجێڕێت. یەکەم چالاکی ئەم تیپە بەشداریکردنە لەم فیستیڤاڵە. ناوی بەشدارانی ئەو تیپە ئێستا بە پێی ڕیزبەندی دەیان خوێنمەوە با بفەرمون بۆ سەر شانۆ بە چەپڵەکانی ئێوەی بەڕێز. مامۆستا هیوا مستەفا ئامێری کەمانچە، مامۆستا کاردۆ سەردار ئامێری کەمانچە، کارزان کاکە جوان ئامێری کەمانچە، مامۆستا ڕێباز مەحموود کیبۆرد، مامۆستا ئاکام هاوار کلارنێت، ڕەوەند هەژار چەلۆ، محەممەد ئازاد ساز، ڕزگار حسێن نەی، جێگر عەزیز زەڕب، بابان عەبدولقادر دەف، هونەرمەندی میلی شارەکەمان، هونەرمەندی میلی گەورەی ناوچەکەمان کاک فەتاحی سەوزەواری، هەروەها کاک هونەر حەمەدەمین وەکو گۆرانی بێژ ئێستا یەکەم بەرهەمی خۆیتان پێشکەش دەکا با بفەرمێت. یەکەم بەرهەم بریتیە لە گەلۆ لەگەڵ گۆرانی ڕۆینەی شاروێران هۆنراوەی فۆلکلۆر، ئامادەکردنی مۆزیک مامۆستا هیوا مستەفا، وتنی هونەرمەندی گەورە بە چەپڵەکانی ئێوە فەتاحی سەوزەواری با بفەرمون.
غريب مالك وسكوتا سنديل شو سنديل فو سنديل برينا أمن الله مغواصي دوام بعران سنتنينا شيئا شبقار شالو نسينا آغا دوام رباران سنتنينا سنار لاو لاو الفلكن عرعرس بدار معايا ما شقت فينا أو بمنصبي ذكر لاوان بطلية زكاران هر کسان شیار کول من نازناکا دو خاڵی ڕەشەقرەبینا لە قوڵچەی گەرنی دەڵێ سوڕەت چاینا هەر کەسانە شێوان خاڵان ڕاموسەیە لە بۆ دنیا سفەتە بۆ قیامەتێ پێی قایم دەبێتەوە دیوینا ئای ئای گەلۆ هەرمەدە یارە لە دڵم گەلۆ غريب غريب مالك وسكوتا سنديل يشاد سنديل فوت سنديل برينا سندد لي من مداخ وكوسرا أمن دتسوم وسرتي لقد شاكش ورشي زين خم ددا وشارك رانيا خلاطة كيني ورانيا لمن عبرا أو زين خم ددا وبيتين رنجيبين بناري كسرة بتصاو دنقاوة دي حتى دولي خجنا وتيوبا لسان وغليفانا لمن وسرا أو رويكم ورد جرا وديوي ديكانم قلاط زملة ودردك ودي دشتي كاتشي بكاتشي كاكا بجدرا أو يا كول من ناس دكا عدل يطرتي ملاوي أو صالة كان بيتون بجدر قلق قرماء وقرم السيرة دور برو شستاني قندلي مامك ويا نملو قلخو برا أود تسوم وشستا وعنك قنديلي قرمين قلق قرم السيرة وقلق قرمايا بلان شستاني ميداو دلانم سريك وقصي قلق باصفايا زمعي قلان بول بضب وندهات نوكنمل ديان قد ورا شرعي مبكى زانا لوان قلان شي همان جوان تري نصري وكاول دنيايا آمن دم قد قلي إن الشرعي بمنا كريم بس نوكم تو شبار شمالي شوقرة دقرة ولا شستاني دبا صفايا صال دوال دري ما جدني قلاني دا صال صودايا أوزم إغلاق والبصدقون شليرة دي كنت بششفرية ششفرية دي كنت بقزيزة قزيزة دي كنت بيبونية بيبونية دي كنت بحلالة حلالة دي كنت بجاخاوية بحموان دا النار دا وكن قوبنا شنقبيزة ووايا قالوا حرمد يا للظلم قالوا
زۆر سپاس بۆ تیپی هوەری شمشارەی ڕانیە جارێکی تر چەپڵەیەکی قایمیان بۆ لەبەن هیوای سەرکەوتن و سەرفرازیان بۆ خوازین. تکایە هێمنی بپارێزن بۆ ئەوەی فیستیڤاڵەکەمان بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بچێت. نازک تەدارەک فەسڵی وەهاران، زەریف ئارایش هەردە و کۆساران، گوڵ چۆن ڕووی ئازیز نەزاکەت پۆشان، وەفراوان چۆن سەیل دیدەی من جۆشان. ئازیزان و خۆشەویستان، ئێستا کاتی نمایشی گروپی مۆزیکی هاوبەشی سەنتەری لۆر ئەم گروپە لە 21 ساڵی 2009 لە شاری سلەیمانی دامەزراوە. وەک بەشێک لە سەنتەری هاوبەشی لۆر چەندین چالاکی هونەری سازداوە لە ناوەوە و دەرەوەی کوردستان لەوانە لە وڵاتی ئێران. هەروەها چەندین کۆنسەرتی هونەری تایبەت بە موزیکی ڕەسەنی کوردی بەسەر جەمزاراوەکانی سۆرانی، لوڕی، کرمانجی، هەورامی لە شاری سلەیمانی و شار و شارۆچکەکانی تری کوردستان ئەنجام داوە. تازەترین چالاکیشیان ئەنجامدانی کۆنسەرتی گۆرانی و مۆزیک بووە لە وڵاتی ئیسپانیا کە بە بۆنەی جەژنی نەورۆزەوە بانگهێشتی ئەو وڵاتە کرابوون لە 21 2011 لەگەڵ چەندین چالاکی تری هونەری. ئەندامانی گروپی مۆزیکی هاوبەشی سەنتەری لۆر ئێستا بە ڕیزبەندی ناوەکانیان ئەخوێنینەوە و با بفەرمون بۆ سەر تەختەیشانەوە. نزار فەتاح تار، کاک ئیبراهیم گۆرانی بێژ هەروەها ئامێری دەف، کۆسار فەتاح سەنتور، کاک مەهدی تارباز، مستەفا عەباس کەمانچا، جەنگین جەمال زەرب. باجارێکی تر بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەین.
شوارە باران بارای گوشت شونە من خەشونم رانت خەشونم شونە من خەشونم رانت خەشونم وسري تريمر وسري تريمر سبكي شو سكوم ليبر بماسي ليبر بماسي وشوارا بارم باراي بوشت شونم الفشونم ران الفشونم شونم الفشونم ران الفشونم
باز دخترا نرخ زعفرونه وای نرخ زعفرونه وای نرخ زعفرونه حلوی گنم خره حلوی گنم خره مرگنم گرونه وای مرگنم گرونه نرخ باز دخترا نرخ باز دخترا نرخ زعفرونه وای نرخ زعفرونه وای نرخ زعفرونه شمال گنم یا حال دست و پاشه وای خاله دست و پاشه وای خاله دست و پاشه حالوی گنم خره حالوی گنم خره مردنم درونه وای مردنم درونه نرخ باز دخترا نرخ باز دخترا نرخ زعفرونه وای نرخ زعفرونه وای نرخ زعفرونه چششکاره دختره چششکاره رمیکا چشکار وای رمیکا چشکار یه دستش و آینه یه دستش و آینه خوشمی کتیمار وای خوشمی کتیمار وای خوشمی کتیمار حالوی گنم خره حالوی گنم خره مردنم درونه وای مردنم درونه نرخ باز دخترا نرخ باز دخترا سپاس بۆ گروپی موزیکی هاوبەشی سەنتەری لوور بەڕێزان دوای گەشتێکی سەرکەوتوو بۆ ناوچەی خۆشناوەتی و بەدەنجی فەتاحی سەوزەواری بۆ دۆڵی پشدەر و بتوێن دواتر بۆ ناوچەی هەورامان و کەلهوڕ و لوورستان ئێستا دەچینە ناوچەی قەرەقۆش و میوانداری تیپی هونەری میلی سریانی دەکەین. تیپی هونەری میلی سریانی لە ساڵی 1972 بە ناوی تیپی قەرەقوش بۆ هونەری میلی دامەزراوە. یەکەم بەڕێوەبەری تیپەکە بەڕێز موسا ئەفرین بووە. کاری ئەم تیپە پێشکەشکردنی فۆلکلۆری سریانی و کەلتوری خودێدی و پاشماوەکە لە پووریەکانی باب و باپیرانیان بووە. ئەوەی ئێستا پێشکەشی دەکەن بەرهەمێکی هەڵپەرچەیە بە هاوشانی ئامێری دەهۆڵ و زوڕنا. ناوی ئەندامانی تیپەکە ئەم بەڕێزانەی خوارەوەن تکایە با بفەرمون بۆ سەر تەختەی شانۆ: ئارام سن جۆرج سەمعان، مایکل مەتی ئیشوع، فادی سەباح، نور سەباح، فیۆلیت حکمەت، فیرۆنیا حکمەت، نور ئەبلحەد، ئێلین تەڵال، یوسف جبرائیل، ئەنوەر ناسر، فراز بطرس. هەروەها بەڕێز مەتی ئیشوع کەڤیا ڕاهێنەر و بەڕێوەبەری تیپە بفەرمون بۆ سەر تەختی شانۆ بە چەپڵەکانی ئێوەی بەڕێز.
سوپاس بۆ تیپی هونەری میلی سریانی یارەب ئەر بەدخۆم ئەر پاکیزە خۆم گونای من چیشەن ئافەریدەی تۆم تۆ وێت حاکمبەر هەم وێت بەرقازی کەس بە سەنعی وێش چون نیەن ڕازی تۆ بەدەستی وێت من ئافەریدەن ئەر نەبۆتن پەسەند کێ پەسەندیدەن گروپ و یانە و سیا و چەمانەی هەورامان لە مانگی حوتی 2008 دامەزراوە بیرۆکەی دامەزراندنی گروپەکە بۆ بەڕێز عەباس عەبدوڕەزاق ناسراو بە عەباسی ڤیدیۆ دەگەڕێتەوە و بە ئەندامەتی هەر یەکە لە بەڕێزان سەرتیب عەلی سیروان جەلال عەلی مایندۆڵی و ئەو بەڕێزانەی کە ئێستا لە گروپەکە کار دەکەن سوبحان فەیروز لێپرسراوی ئێستای تیپەکە دڵسۆز عوسمان هەورامی کەژاڵ کامیل ڕزگار گەچێنەی و سەرکاو فەیروز ئەندامان و گروپی هەڵپەرچێ و گۆرانی بێژەکان بە شێوەیەکی خۆبەخشانە لەو گروپەتا کاریان کردووە کە هەندێکیان لە ڕۆژهەڵاتەوە بەشداریان کردووە گۆرانی بێژەکان مامۆستا حەمە حسێن کێمنەیی سیروان خالیدی ڕزگار گەچێنەیی و گروپی هەڵپەرچێش عەباس حسین تارق مەحموود جەمال سەعید محەممەد سەعید سامان فەرەج ئەم گروپە کۆمەڵێک کار و چالاکی بەرفراوانی ئەنجام داوە ئێستاش گروپ و یانە و سیا و چەمانەی هەورامان و گەشتێک بۆ ناوچەی هەورامان سەریکەوەکە چۆنێ نەساوە بخواطريان إيدك كنحيا وإدارك فرسام جشاك كتشيسي ساختني جاك مرفراوان إيدك كيان بدي أختني أنا ما شكم نفسك مني كمي لا كرنا درخت العلمني يكراز زكم كان تاخي نبردنا جاء ياران وي لزداران داران دلبي نرقز وي صالي كمي باران دلبي نرقز وي صالي كمي باران جايت ريت من ببالا كيبويا كيجيرو بيا وشي وطش بيبويا كيجيرو بيا وشي وطش بيبويا جاء ياران وي لزداران بيدي جايانا ونازارام وي نيشان ديدي يانا ونازارام وي نيشان ديدي جرجان ديدي من الوقتك يوم اختصوا دوريتو ميدو بمارون برزيل نجيكو ميدو بمارون برزيل نجيكو ياران
زياران يا دليبي نرقص صاري كمبالان دليبي نرقص صاري كمبالان جايران كي ترني وي شوني مني ما تمن وارمي فايز وي فايز مغمن وارمي فايز وي فايز مغمن اي اران يا اران دوزي اران بيدي يا نونا زالا وامني شان ديدي يا نونا زالا وامني شان ديدي جاش خير عندي شادي كينني دقيلي لاوي يا وفا ومينني دقيلي لاوي يا وفا ومينني عمرك مي وكيني عمرك مي وكيني شاوك مي وكيني قلتو لا شان يقرفت يا لوامي يقرفت يا لوامي يقرفت يا لوامي يقرفت يا لوامي أريقرت وليلي دايما نزبه مزل أريقرت وليلي أريقرت مزل أغبى بقى نابل ويبابونو نابل أريقى بقى نابل ويبابونو نابل أريبابونو نابل كل ما وعشى ودورا توما وعشى ودورا دور بي وميلا دور بي وميلا كل بقيان الخصم ديرون ذكيلا وبقيان الخصم وديرون ذكيلا ديرون بكيلا ويدرون وموضعي ديرون وموضعي دور بي من أي خاكم بصر وسوقاتي بيجي أي خاكم بصر وسوقاتي بيجي وسوقاتي بيجي وسوقاتي بيجي ودور شون المهل ودور شون المهل دبريان جركم ويا وقتا ومايو أمريكا مي بكيني دوالك يا مركم ويوالك يا مركم دوالك يا مركم دوالك يا مركم كليله 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 حشينا بس كليله نشوي قلبك بساري بعد خما لك وبعد خما لك وبعد خما لك وبعد خما لك ويوربي زجخو ديوربي زجخو من طاقه والله كم اغبى لعين سارين زافنكي ضلكم ويفنكي ضلكم ويفنكي ضلكم ويفنكي ضلكم دغادا 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 جدواني شلواسي تزل خواسي ظفوت اللي كربا قلم في شازي قاضي قلنو لك هادي لا قاليزي ريباري من قريانو وطايا في المسكمية دواري من قريانو وطايا في المسكمية دواري في المسكمية دواري بيموا شدورا كرموا شدورا وخيدوري بمينا دايبنجا نخصموا خيدينو نكيلا مندرو نكيلا مندرو نكيلا مندرو نكيلا هوري هوري أقرب أقرب هو شاوي كابو أبرل سليمة أبرل سليمة وأبرل سليمة دو شاوي باز دو شاوي باز نهاجي لانو نهاجي لانو يتبتا وما دسامي لانو دسامي لانو دسامي لانو كراز كوا كراز كوا حواي مريواني أم مريواني جرق كريدو أغبى برياني وايبا برياني وايبا برياني قوامة إذا سيرين ما من
فمن رنزريتي نالبي سامن فمن رنزريتي نالبي سامن نالبي سامن نالبي سامن كتانا كتانا كان ما كيقولوا كتانا كتانا كان ما كيقولوا أجري زوابانو فرق يديلو أجري زوابان فرق يديلو ما كرمي لك من كرذب كوني كرمي لك كرذب كوني تزغب ياقي واقيل شوني تزغب ياقي واقيل شوني سيد ما قرآن أورد نير سيد ما قرآن أورد نير راقي روشنا احنا كيف ظليم كتانا وكتانا كان متاني من تخشوي وكجراني من تخشوي وكجراني رش الريحانة ومن برد خامي بريقم رش الريحانة خامي بريقم لدوي بالاك ضلبك خوشكم لدوي بالاك ضلبك خوشكم الفرمو بالبينو لاشكاك والصرمية لاشكاك والصرمية لاشكاك والصرمية لاشكاك والصرمية دينا ولا والله فردا ولا والله وخينا مرحبا وخينا مرحبا دايب البشاطنا يذكر من بقلاي وخي من بقلاي امان من بقلاي بردي 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 ما خيصاني ديانو وقمينك حيلح عالم وشيطوانا عالم وشيطوانا عالم وشيطوانا عالم وشيطوانا ديدا وبيدا ويدا وبيدا وخيك ما يزرعوه وخيك ما يزرعوه لا شك برحم والله مدلان وفاوه وخيك مدلان وفاوه امان مدلان وفاوه بمشي لو بين فاضو خضع لسان وغالو باقول باقول مهلوبه شيرين وطوالو بردي 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 كالكمي ويناسك شلو من توضاقي حالكمي تومعي مالكمي تومعي مالكمي تومعي مالكمي ديا قروابيتو كرا قروابيتو خانم خوم كردبو خيخو كرداني مو ديا خوا خوي وخيبو مرداني مو ومربو مرداني مو وخيبو مرداني مو شيرين خانو شيرين خانو كنزلو انا وبي كنزلو انا وبي بمدا مدازي يربي انا وبي يربي انا وبي يربي انا وبي وشين مازل وشين مازل تواصل الله والخاص بازل دسنا الله دسنا الله دسنا الله كتن ودريد ما له عدد كر فيدر من شك دردنا وكر وتم دايما حرا أبريتو بريدو أدروني وكذا كريدو وكذا كريدو وكذا كريدو ضوك الواي في ويدا وماوي باير بني فوق خاماوي فوق خاماوي فوق خاماوي بدلا بقريما بدلا بقريما دوايت قلبي دوايت قلبي زارم في خاشو يملا قلبي يملا قلبي يملا قلبي يملا قلبي اگر مردني اگر مردني شندورو طابو باشكو بناسي قرص الكويبو قرص الكويبو قرص الكويبو شيرين خانو شيرين خانو كنزلو انا وبي كنزلو انا وبي بمدا مداسي يربي انا وبي يربي
أقر ملك من فرع ما شمبو من فرع ما شمبو سبيدي كيف طلبو شمبو طلبو شمبو طلبو شمبو شاوي رشو بخمانه ما سوى بداله وقل لا سرشي تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي قسم مهدي غزال الشرها وقل نقود اسماله لزومه بيمه ماله شرفه لنجي دوري ماله وقل لا سرشي تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي رابي ساوي لدو داري دوغلي داوة توقي ساري حصارة بمبرد ماري بشرطة طبلي كناري وقل لا سرشي تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي بالا بردي شنگو شوخي تشني بينا بابنا خوخي وقل لا سرشي تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي إنا خيلي ونباوانو منها شوفتم تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي جرهاتونا بيبي وفالو كانوا معلوم تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي شاوي رشد مخمانه وماما سيو بداره ويتوخو داوي بشاره وقل لا سرشي تراي باتوريك باتورياي وقل لا سرشي تراي وتخبلا وتخبلا ويتويما أنا حشفا زيدا البوان وكات ولا را أنا حشفا زيدا الويكات ولا را أنا كات ولا را أنا في ذنما أبوه كات في ضمي أبوه كانوا مرتو وني ذا خاطر زي أبوه كانوا مرتو وني ذا خاطر زي أبوه لا يشيل تبوان ويشينا بي دوح دام لريخو وين زيتوكي دوح دام لريخو وين زيتوكي ترسميرو ونحن الفينمي ويهبط وانمي ارقيد سربينمي ويهبط وانمي ارقي وسربينمي سپاس بۆ گروپ و یانە و سیاچەمانەی هەورامان و ئەو جۆش و خرۆشەیان سپاس بۆ هەموو لایەک الألا الألا قارشی قروب الألا کیم بیزازە فەربولار ئەگەر وێرسە الألا تیپی هونەری تورکمانی کەرکووک ساڵی 2005 وەکو تیپێکی تورکمان لە تەلەڤیزیۆنی کەرکووک دامەزراوە پێک دێت لە کۆمەڵێک هونەرمەندی گۆرانی بێژ و موزیکژەنی بەتوانای تورکمانی ڕەسەنی کەرکووک ئەم تیپە بەشداری بەردەوامیان لە چالاکیە هونەریەکانی شاری کەرکووکدا هەبووە و ڕۆڵێکی دیاریان لە پاراستنی هونەری تورکمانی بینیوە بە تایبەت لە تەلەڤیزیۆنی کەرکووک کە چەندین بەرهەمیان تۆمار کردووە و هەروەها بەشداری چەندین ڤیستیڤاڵیان کردووە لە ساڵی 2009 لە ڤیستیڤاڵێکی وڵاتی تورکیا بەشداریان کردووە و ئاستێکی زۆر باشیان پێشکەش کردووە ئەم تیپە لە بواری پاراستن و گەشەپێدانی هونەری تورکمان ڕۆڵێکی بەردەوامیان هەیە وەک تیپێکی ڕەسەنی تورکمان دەیانەوێت گەشەی زیاتر بە هونەری میلی تورکمان بدەن هەر لە ڕێگەی هونەرەکەیانەوە کار بۆ ئاشتی و پێکەوە ژیانی نەتەوە جیاوازەکانی کەرکووک دەکەن لەم ڤیستیڤاڵەدا بە ئاستێکی بەرزەوە بەشداری دەکەن و دەیانەوێت لەگەڵ کەلتورە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە شاری ڕانیەی دەروازەی ڕاپەڕین ئاشنایی زیاتر پەیدا بکەن بەشدارانی تیپی هونەری تورکمانی کەرکووک با بفەرمونون بۆ سەر تەختەی شانۆ سیروان ئیبراهیم سەرپەرشتیاری تیپ خالید جوانڕۆ بە ئامێری کەمانچە عومەر زیاد ئامێری قانون هێمن ئەحمەد ئامێری ساز عومەر موفق ئامێری عود حسێن محەممەد ئیقاع صباح فەقێ ئیقاع سعدوڵڵا صالح نەی محمود دەرزی گۆرانی بێژ ئیسماعیل ئیبراهیم دەرزی گۆرانی بێژ بە چەپڵەکانی ئێوە و بەرهەمی تیپی هونەری میلی تورکمانی کەرکووک با بفەرمونون
Esirim ölümdüm, esirim ölümdü. Neden korkum ölümden? Çalışarım milletim için, ne gelirse elimden yâre. Bile bir gün yar bağlar saralıp yar bağlar basarlar menine. Valla ömrüm gözüme bağladı, yolda da yar bağlar. Ay 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 may ay ay ay, gıyapsan düşünürüm, bir gün de ben basarlar. Kalem kaçta koydum da girmezsin, da girmezsin, gözümü yaşta koydum. Kalem kaçta koydum da girmezsin, da girmezsin, gözümü
خانتı من kervantı arpanı verem sana buğdanı dartmanımtı arpanı verem sana buğdanı dartmanımtı. ئێوارەتان باش بەڕێز خوشکەکان و براکان. Yaraman amay ay ay namay 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 hay balame Yaraman amay sana yana kurban Masirim için ağlamam akibet ölen menem Masirim için ağlamam akibet ölen menem Bu dünya fani dünya Fani dünya ağlayan gülen benim ölürüm ey balam ey balam
sen vezirana gah bu yana dön gah bu yana. Senin ne uzalındı hiç gelmir imana. Senin baba uzalındı hiç gelmir imana. زۆر سپاس بۆ ئەم گروپە عزیز و بەڕێزە. خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە، دەشتی خۆش و ڕەنگینە، ئاوی کەوسەرە، خاکی گەوهەرە، پڕ لە گوڵ و نەسرینە. ئازیزانم، ئێستا کاتی نمایشی تیپی هونەری میلی نەتەوەی سلەیمانیە. ئەم تیپە سەر بە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەرە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە بەرواری 1 ساڵی 1990 دامەزراوە. ئەم تیپە لە فیستیڤاڵەکانی ناوەوە و دەرەوەی هەرێم بەشداری کردووە. لە زۆربەی فیستیڤاڵە ئەدەبی و هونەری و کلتوری و نەتەوەیەکانی ناو هەرێم بەشدار بووە و دەستکەگوڵی پێشوازی میوانانی بیانی بۆ و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە. لە ڕووی چالاکی هونەریەوە تا ئێستا 4 وەرزی تایبەت بە خۆی نمایش کردووە و خاوەنی 21 تابلۆی هونەریە بۆ ناساندنی کورد لە دنیای دەرەوە و چالاکانە کاری کردووە. ئەندامانی تیپی هونەری میلی نەتەوەی سلەیمانی لەم بەڕێزانە پێک هاتووە، ناوەکانیان نەخوێنینەوە با بفەرمونون بۆ سەر تەختەی شانۆ. بەڕێز عەبدولعەزیز مەجید، بوشرا ئیبراهیم عارف، ئازاد سەعید، محەممەد جەلال عەبدوڵڵا، ستران جیهاد زۆراب، هۆگر نووری عەباس، هیوا ئەحمەد عەلی، محەممەد ساڵح سەعید، چۆمان عەبدوڵڵا سدیق، ڕێبەند یوسف گوڵ، کامەران عەبدوڵڵا محەممەد، لاوک ئەحمەد باقی، سۆما جیهاد زۆراب، شنۆ عومەر ئەحمەد، بەهرا دڵشاد معروف، تەلار نورەدین، سۆلین جیهاد زۆراب، سەلاح حەمە عەزیز، نەجات مەجید کەریم، نەجات مەولود. داواتان لێ یەکەین تکایە پێش چاوی میوانەکان چۆڵ بکەن بۆ ئەوەی هەموو لایەک بە جوانی نمایشەکان ببینن. تابلۆی گوڵی خوێناوی بەرهەمی تیپی هونەری میلی نەتەوەی سلەیمانیە لە ئامادەکردن و ڕاهێنانی عەبدولعەزیز مەجید، ئامادەکردن و دانانی مۆزیک سەلاح حەمە عەزیز بە شێوەی پلەیباک پێشکەشتان دەکرێت با بفەرمونون لەگەڵ چەپڵەی ئێوەی ئازیزە.
چاوکەم لێم تۆراوە لێم تۆراوە لێم تۆراوە لەو بەراوە لەو بەراوە خێڵی دوژمێن دەورەی داوە ئەڕۆم بێگام لێ گیراوە ناڕۆم چاوکەم لێم تۆراوە لێم تۆراوە لێم تۆراوە أنا وتولي ويا راني زروي ما بخواد ما وبلا أوتو ويراني أنا ما إيجاد ما وبلا أوتو ويراني أنا ما
ڕاکشێ تاوێ سەر بنێرە سەڕان با بگرم بۆ دڵێ بۆ گوڵێ دۆڕان سپاس بۆ تیپی هونەری میلی نەتەوەی سلێمانی ئەو تیپەی بۆتە نوێنەری هەڵپەرشەی ملی گەلی کورد لە فیستیڤاڵی کەلتوری گەلان لە وڵاتانی پۆڵۆنیا و ئیمارات و کرواتیا ئەو تیپەی لە زۆربەی فیستیڤاڵە نەتەوەییەکانی کووردا بەشداری کردووە و نوێنەری کورد بووە. خۆشەویستان چەند بروسکەیەکی پیرۆزبایی و دەستخۆشیمان بەدەستگەیشتووە تەنها ناوەکانیان دەخوێنینەوە لەبەر کەمی کات. بروسکەی بەڕێز حەمەی حەمە سەعید لێپرسراوی مەڵبەندی نۆی ڕێخستنی شارە زووری یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها بروسکەی بەڕێز مەڵبەندی ڕێخستنی 24 ڕاپەڕین، هەروەها تیپی مۆسیقای دهۆک ڕێز لە ئامادەبوونیان دەگرین. سوپاس بۆ هەموو لایەک. برنامج